لە کامی ئەو تەقینەوەی لە ئاهەنگێکی هاوسەرگیری لە شاری غازی ئەنتاب ڕوویدا بەلانی کەم 50 کەس دەکوژرێن و زیاتر لە 100 کەسیش بریندارن. مەحمەد شەمشێک جێگری سەرۆکوەزیری تورکیا دەڵێ ئەو هێرشە دڕندانەی کرایە سەر شاری غازی ئەنتاب لە نزیک سنووری سووریاوە پێدەچێت هێرشێکی خۆکوژی بوو بێ، هەرچەندە هەندێک لە کاربەدەستانی تری وڵاتەکە لۆمەی ئەم تەقینەوەیە لە ئەستۆی پارتی کرێکارانی کوردستان دەنێن. خزم و کەسوکاری قوربانیان ئەمڕۆ یەکشەمە لە بەردەم مەیتخانەی شارەکەدا چاوەڕوانی وەرگرتنەوەی تەرمی قوربانیەکان بوون. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا لە ڕاگەیاندنێکدا لۆمەی ئەم هێرشەی لە ئەستۆی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی ناوە و دەشڵێت ئەم هێرشە لەلایەن کەسێکی تەمەن 12 بۆ 14 ساڵ ئەنجام دراوە. ئەو هێرشانەی دەکرێنە سەر تورکیا یان لۆمەکەی لە ئەستۆی پەکەکە دەنرێ یان لە ئەستۆی دەوڵەتی ئیسلامی. هەر ئەم ڕۆژ یەکشەمە لە شاری غازی ئەنتاب تەرمی زۆرێک لە قوربانیەکان بە خاک سپێردران، هەر لە شوێنی ڕووداوەکەشدا پشتێنێکی تەقینەوەش دۆزراوەتەوە.